اوی برنامه جوری دست کرد ده وانه برنامه خدا زیده بکل سر بی بابتی گیلان صابر راست خود گل من دا گیلان افیه که چابو کو زانینگه بریار به وی جوری دایا و تا کو سردم برف پیش وچونه ده چه راستا لی کنگی دست بوی که دکه کو جوری دست کرد ده رخ خوندنی دا افیه که جی ده زانینگه صلاح الدین دا بیتا زیده کرن و تا ده سالا دهاتی دا وەکو وانە وەکو پرۆگرام دێ بکە بە بەرنامەی خوێندنێ یان نە دێژین زانکۆی سەلاح الدین لە ساڵی نوێوە وانێژی دەستکرد دەکاتە وانەیەکی سەرەکیلێن و پرۆگرامەکانی خوێندن یانی زانکۆی سەلاح الدین دەتوان بڵێن لەسەر ئاستی عێراق و تەنانەت ئاستی ناوچەکەش بۆ یەکەمین جارە بڕیاری داوە بڕیارش لەو شێوەی داوەکە وانەیژی دەستکرد بخاتە نێو پرۆگرامەکانی خوێندن جا بۆ هەردوو بەشە زانستی وێژەیەکەی لەسەر ئەو بابەتە وردەکاری زیاتر پرۆفیسۆر دکتۆر ئازاد عەزیز بەڕێوەبەری خوێنی باڵا لە سەرۆکایەتی زانکۆی سەلاح الدین لە وردەکاری ئەو بابەتەمان بۆ باز دەکات. کاک دکتۆر سوپاس بووم دەرفەتاکە بە پێمان بڵێ چۆن بوو ئێوە لە سەرۆکایەتی زانکۆی سەلاح الدین بڕیارتاندا وانەیەک لەو شێوەیە لە نێو پرۆگرامەکانی خوێندە زیاد بکەن و سوودی ئەم وانەیەش چی دەبێت؟ سوپاس بۆ ئێوەش بەخێر بێن. ئێمە لە سەرۆکایەتی زانکۆی سەلاح الدین دەمێکە درکمان بەوەی کردیەکە بەرەو پێشبردننی لایەنە زانستیەکان پێویستی بە پاڵپشتی تەکنەلۆجیایە بۆیە ئەمە ئەو بابەتی ژێری دەستکرد دوای پێکێنانی لیژنەیەک لە سەرۆکایەتی زانکۆی سەلاح الدین هەولێر لیژنەیەکی باڵا بۆ چۆنیەتی دانانی ئەو پرۆگرامە و گشتاندنی بەسەر کۆلێژەکان. ئێمە تەبعاً لە زانکۆی سەلاح الدین 16 کۆلێژمان هەیە 16 کۆلێژ و 86 بەشی زانستیمان هەیە. ئەو لیژنەیە دوای کۆبوونەوەی خۆی کە گەیشتە ئەوەی کە بەڵێ ژیری دەستکرد بۆ ئێستا بابەتێکی سەردەمیە بابەتێکی هەنووکەیەوە گرێدراوە بە هەموو کایەکانی ژیان بە هەموو سێکتەر و کەرتە جۆرا و جۆرەکانی ناو ژیانی کۆمەڵگای خۆمان. بۆیە بە باشمان زانی کە قوتابیانمان بە شێوەیەکی زانستی بتوانن چۆنیەتی بەکارهێنانی ئەو لایەنە و هەروها سوود وەرگرتنیان لە بەشە زانستیەکانی خۆیان ئەو بابەتە پراکتیزە بکەن. بڕیارماندا کە ئەو لیژنەیە گەشتینە ئەو بڕواایە کە پێویستە ئەو بابەتە لە هەر 86 بەشە زانستیەکە بکرێتە بابەتێکی سەرەکی وەکو هەموو بابەتەکانی دیکە لە قۆناغی یەکەمی کۆرسی دووەم بخوێندرێت. زۆر باشە کاک دکتۆر ئەگەر باسی ئەومان بکەی بۆ منە بەشێک لە کۆلێژ و بەشەکان یانی هەندێکیان بە زمان ئینگلیزی دەخوێنن وانەکان هەندێکیان عەرەبی و زۆرینەشیان بە کوردی. ئەمە چۆن ڕێکی ڕێخینوانەکان و ئەم مامۆستایانە چۆن دیاریان دەکەن کە ئەو وانانە بڵێنەوە؟ طبعا ئەمە دیراسی ئەو بابەتەشمان کردی ئەو لایەنشمان بە هەند وەرگرتیە بۆیە لەناو بڕیارەکەی خۆمان ئەومان جێگیر کردووە کە بەشە زانستیەکان بە گوێرەی ئەو زمانی کە بەشە زانستیەکە پێی دەخوێنی. بۆ نمونە ئەگەر بەشەکە زمانی خوێندنی زمانی کوردی بی بڕیارمان داوە کە ئەو بابەتەش بە زمانی کوردی پێشکەشی قوتابیان بکرێ. ئەگەر بەشە زانستیەکە زمانی خوێندنی عەرەبی بێ بە زمانی عەرەبی و ئەگەر بە زمانی ئینگلیزیش بێ بە هەمان شێوە بە زمانی ئینگلیزی بابەتەکە پێشکەشی قوتابیان دەکرێت. ئەوەش دیسان دەبێتە هۆکارێک بۆ ئاسانکاریەک بۆ قوتابیان بە باشتر لە بابەتەکان تێبگەن و هەروەها لەو لایەنی ئامادەکردنی مامۆستاش دیسان پێشنیارمان کردووە ئەو 86 بەشە زانستیە بۆ ساڵی ئایندا هەر یەکەیان مامۆستایەکمان بۆ دەستنیشان بکەن بۆ ئەوەی بخرێنە خولی شیاندن بۆ ئەوەی بتوان بە باشی بابەتەکە لە ناوەندەکانی زانکۆ بڵێنەوە و بە شێوەی سەرکەوتوو. ئەوە بێت ئەو بابەتە بیرۆکەتان هەیە کە ئاراستەی ئەو بابەتە وەزارەتی خوێنی باڵا بکەم بۆ ئەوەی گشتاندەک بکرێت و سەرجەم زانکۆیان هەرێمی کوردستان سوود لەو بیرۆکەی وەربگرن؟ بەدڵنیایەوە لە ئەو لیژنێ تاوتوی ئەومان کردووە و لە ناو لیژنەکەی خۆمان بڵێ هەر یەک لە پێشنیارەکانمان ئەوە بووە کە ئەو بابەتە وەکو پێشنیار ئاراستەی وەزارەتی خوێندنی باڵا بکرێت بۆ ئەوی ئەو بابەتە لە سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستان ببێتە وانەیەک لە پرۆگرامەکانی خوێندن بۆ هەموو بەشە زانستیەکانی هەرێمی کوردستان. طبعا ئەوەش لە نەتیجەی درککردنمان بۆەوەی کە ئەو بابەتە بابەتێکی گرنگ و هەستیارم. بۆ زانەرەکان سپاسان دەکەم. گەیلان پرسیارێکم هەبوو بەڕێوەبەری خوێنی باڵا لە سەرۆکایەتی زانکۆی سەلاح الدین. بەڵێ دێژین. باشە تەمام دەست خۆش.